کابرایەک هیچ پەیوەندی نە بە پێشمەرگەوە هەیە نە بە لەشکری ڕۆژەوە هەیە بەیاننامەی لەشکری ڕۆژتان بینی و حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە هیچ شێوە کابرایەکە بەڵێ ماوەیەک هاتووتە ئێرە دوای ئەوە چووتە تورکیا و لە تورکیاوە وەکو هەر کەسێک پەیوەندی کردووە بەوانە بەڵام وەکو هێزی پێشمەرگە یان پێشمەرگەی ڕۆژ نە دوور نە نزیک ئێمە تەرەف نین لەو مەوزوعە و بەڕاستیش با من بڵێم ئێمە زۆر گلەییشمان لە لیبیەکان هەیە ئەو بەشەی لیبیا کە ئەم مەسئلەیان زۆر لە حەجمی خۆیان گەورە کرد بەداخەوە پێش ئەوەی اتصال بە ئێمە بکرێ وایان پیشاندا کە ئەنەما ئەمە هێزی پێشمەرگەیە و چوون بۆ شەڕکردن دژی حەفتەر و ئەوانەی کە لە بنغازین ئەوە نە ئێمە نە کەسمان ناردووە و نە کەسیش دەنێرین و نە مشکلەی لیبیاش مشکلەی ئێمەیە و پێشمەرگەش هیچ هێزێک وەکو هێز وەکو ئەفراد احتیمالە هاتوونەتە ئێرە دوای ئەوە چوونەتە تورکیا و لەوێ بەڵام وەکو ئەوەی کە سیاسەتێک لە هەرێمی کوردستانەوە هەبێ بۆ بەشداریکردن لەو ئاڵۆزیانەی کە لە لیبیا هەیە نەشتیوانیە.